سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین بۆ باسکردنی بەشێکی نوێ لە بەشەکانی پزیشکی لە هەرێمی کوردستان تاوەکو کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بۆ ئەو خۆشەویست باز بکەین بە زانکۆڵین و پارالێل و ئێواران لەم ڤیدۆیەدا باسی بەشی چارەسەری سروشتی لە زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ ئەو خۆشەویست دەکەین ئێوەش بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکان ئەتوانن تا کۆتایی بینەری ڤیدۆکەمان بن و زانیاریەکان وەربگرن. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن.